بۆ دەنگدان لەسەر پەسەندکردنی هەڵوەشاندنەوەی گرێبەستەکانی کۆمپانیاکانی کۆکردنەوەی داهات، ئەنجومەنی پارێزگای سلێمانی بە ئامادەبوونی بەرپرسانی شارەوانی سلێمانی کۆبوونەوە. پاش 3 کاتژمێر لە گفتوگۆ و تاوتێکردنی بابەتەکە، بە زۆرینەی دەنگ ئەندامانی ئەنجومەنی پارێزگای سلێمانی پاڵپشتی خۆیان بۆ هەڵوەشاندنەوەی گرێبەستی کۆمپانیاکانی کۆکردنەوەی داهات دەربڕی و داوایان کرد شارەوانی سلێمانی ئەو کارە لە ئاستۆ بگرێت. ئەمە هەنگاوێکە بۆ زیادکردنی داهاتی ناوخۆی پارێزگای سلێمانی و هەنگاوێکیشە بۆ ئەوەی کە شارەوانیەکان لەمە دووە خۆیان لە ڕێگای خۆیانەوە ڕەنگە بە شێوەیەکی باشتر داهاتەکان کۆکەنەوە، داهاتەکان ڕاستەخۆ بە شێوەیەکی کاش دێتە شارەوانیەکان و ئەوانش بە شێوەیەکی کاش تەسلیمی بانکەکانی پارێزگای سلێمانیەکەن. 5 کۆمپانیاکاری کۆکردنەوەی داهاتەکانی شارەوانیان پێسپێردراوە و بەسەر 7 زۆندا دابەشکراون. ئێستا گرێبەستی 4 زۆنیان کۆتایی هاتووە و لە چاوەڕوانی نوێکردنەوەی دان. شارەوانی سلێمانیش ئامادەی نیشانداوە خۆی سەرپەرشتی کۆکردنەوەی داهاتەکان بکات و گرێبەستەکان نوێ نەکاتەوە. گرێبەستەکانمان تەواو بووە، نەخێر لەو زۆنانە گرێبەستەکەی تەواو بوو، دەسەڵاتی تازەکردنەوە و نوێکردنەوەمان نییە. لە ئێستا شارەوانی خەریکی دراستەکردنی ڕێکارەکانە بە تەنسیق لەگەڵ وەزارەتی خۆمان. بەشێک لە ئەندامانی ئەنجومەنی پارێزگای سلێمانی داواکارن کۆکردنەوەی داهات لە سەرجەم سێکتەرەکانی دیکەش لە کەتی تایبەت وەربگیرێتەوە و حکومەت خۆی سەرپەرشتی بکات. ئەندامێکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی لە فراکسیۆنی گۆڕان ڕایگەیاند هەموو شت لە سنووری سلێمانی بۆتە کۆمپانیا و کۆمپانیاکانیش بوون بە مۆتەکە بەسەر ژیانی هاوڵاتیانەوە. ئێستا لە سێکتەری ئاو، لە سێکتەری شارەوانی، لە کامێراکانی چاودێری وای کردووە کە کۆمپانیا بووەتە مۆتەکە بەسەر ژیانی هاوڵاتیانە. هاوڵاتی ئامادە نییە پارەی ئاوی بەکارهاتووی خۆی بدات چونکە هەڵەیەکێ بۆ گیرفانی کۆمپانیا. بۆیە پێویستە حاڵەتی ناسایی بۆم بابەتانە ڕابگەێنرێ. حکومت ڕۆڵی نەماوە. ئێستا ئەوەی کە زاڵە و هەیمەنەی هەیە کەرتی تایبەتە، ئەمەش کارێکی زۆر خراپە. پێویست و هەموو سێکتەرەکان کۆکردنەوەی ئاو خاڵە سنووریەکان کە لە 80 داهاتەکەی بۆ کەرتی تایبەتەچی هەمویان بکرای بە پاکێجێکی گەورە. ئەنجومەنی پارێزگا لەسەر ئەمە بە دەنگی بدایە. بەتەنها لە سنووری شارەوانی سلێمانیدا لە بەرامبەر کۆکردنەوەی داهاتەکان کۆمپانیاکان 112 داهاتەکانیان بۆ خۆیان دەبرد. سەرباری بڕیاری دادگای تێهەڵچوونەوە و داواکاری گشتی و دەنگی زۆرینەی ئەندامانی ئەنجومەنی پارێزگای سلێمانی بۆ هەڵوەشاندنەوەی گرێبەستەکانیان، بەڵام بڕیاری کۆتایی لەسەرم داواکاریە لەلای ئەنجومەنی وەزیران و وەزارەتی شارەوانیە. ڕزگار جەبار کێنێن سلێمانی.